لە شاری سلێمانی و بە ئامادەبوونی سەرۆکی کۆمەڵ و ئەندامانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی و جەماوەرێکی بەرچاو کۆمەڵی دادگەری کوردستان ئاهەنگی ناساندنی لیستی ژمارە 285 بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێخست. هەوادارانی کۆمەڵ بەڵێنی سەرخستنی لیستی 285 دەدەن. پێویستە لە سەرمو هاوڵاتیانی بەژمێنێت یاریمی کوردستان نەکتەنها خەڵکی کۆمەڵ بەڕاستی پێویستە لەم کردنەڤاڵی کۆمەڵەیە خەڵکی تریش بەشداری بکات چکە بەڕاستی کۆمەڵ خزمەتکارێکی تایبەتی هەموو خەڵکی یاریمی کوردستان بووە و هەمیشە لەسەر مافەکانی خەڵکی یاریمی کوردستان هاتوۆتە جواب و بۆیە پێویستە خەڵکی هەرێم بەڕاستی نەکتەنها کۆمەڵ هەمویان بەشداریان بکدا لەم کردنەڤاڵە هیوادارم ئینشاڵڵا خەڵک بەشداری بکا بە گەرم و گوڕی. ئەم جارە کۆمەڵ بە گڕوتینێکی باشتر و بە خۆ ئامادەسازیێکی باشتر هاتۆتە پێش خەڵکێکی زۆر الحەمدولایە ئیستیقبال لە لیستەکە کە ئیستیقبال لە 285ەکە ئاپۆڕایە و خەڵکە لەگەڵ ئەم جارە ئەزانێت وەکو قەرەبووکردنەوە وەکو ئەزانێ چیمان پێکرا جاری پێشوو. دائین دوعای خێران بۆ کە مەڵێم خۆیان سەریان خەی خوا سەرکەوتوو بن خۆ ئایە و خاتری گەورەیەکەی خۆت و ناوە جوانەکانی خۆت چیانەوێ بۆیان بکەیت ئەوە ئاڵێم وای گەورە تەمەند درێژ دەکا بەم تەمەنەوە ئەمڕۆ هاتووی کردێتریش هاتووم کردێتری سەر هاتم بۆ ئەیرە خوا هیدایەتیان با خوا سەرکەوتویان کە و خوا سەربەرزیان کە ئیشەڵڵا لە بازنەی ئیمان ئیسلامدا خۆیان بە ئەهلی قورئان و سونەت و لە ئاهەنگەکەدا کاندیدانی کۆمەڵ بەوردی بەرنامە و دیدگای سیاسی خۆیان بۆ ئامادەبووان و خەڵکی کوردستان خستە ڕوو جەختیان لەسەر گرنگی بەشداری کارا لە پرۆسەی سیاسی و خزمەتکردنی هاوڵاتیان کردەوە. دڵنیابن تا کۆمەڵ بەهێزتر بێت و نوێنەری زیاتری لە پەرلەمان بێت پەرژینی کارەکانی پتەوتر و زیاتر دەتوانێت بەرگری لە حەق و مافەکان بکات. بەوانەیش کە بە توان جەواڵێن نەیانتوانی ڕامانگرن ئەڵێم گومانتان لەو ڕۆژە نەبێت کە ئەڵڵا فەرمانەکات ڕایانگرن ئەوانە لە کردەوەکانیان بەرپرسیارن وەقفوهم إنهم مسؤولون. ئەگەر دەتانەوێت لەدەست ئەوانە ڕزگارتان بێ چی کە دەنجیان پێمەدەن ئەگەر دەشتانەوێت لە کۆڵتان ببنەوە بە یەک دەن لە کۆڵ خۆیان بکەنەوە چونکە هەموو جار لە هەڵبژارنەکان دەڵێن هەموو شتتان بۆ دەکەین کەچی دواتر هیچتان بۆ ناکەن ئەوەی دەشیکەن ئەرچی سەرشانیانە کەچی منەت لەسەر خەڵک دەکەن. هێزمان ئیرادەمان قووەتمان متمانەمان بەرامبەر بە سەدان کاندیدی ترە چونکە ئێمە خاوەن ئیرادەین خاوەن متمانەین خاوەن بڕواین ئینشەڵڵا کۆڵ نادەین و بەردەوام دەبیت شۆڕشی پرتەقالی لە بادینان هەر بەردەوام دەوێت ئاڵای پرتەقالی لە بادینان هەر شەکاوە دەبێت ئینشەڵڵا. هەر بەو زمانە قورئانی کە فێری بووی پێیان دەڵێن وەجعەلناکم شعوبا وقەبائیل. کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕابردوودا نوێنەری چالاک و ڕازگۆ بە متمانەی لە ئەنجومەنەکانی یاساداناندا هەبوو و لەگەڵ خەڵک و تێکەڵ بە ئازار و خەمەکانیان بوون. بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانیش ژمارەیەک لە کەسایەتی و کادرە دەستەبژێرەکانی خۆی کاندید کردووە و چاوەڕێی متمانەی دەنگدەران دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.